بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ بەو هیوای ڕۆژ و تەعاتی هەموو لایەکتان قوبوڵ بێ. پێخۆشحاڵم ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد تەوەریکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین بەو هیوای گشت بڕگە و بابەتەکانتان جێگەی سوود و ڕەزامەندی خوای پەروەردگار و پاشانی ئێوەی خۆشەویستیش بێت. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت فینەران و بیسەران و ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەر شوێنێکان. ئەو بابەتانەی کەم ڕۆبۆمان ئامادە کردوون دیارە بابەت یەکەمیان قسەکردن لەسەر کار و خزمەتەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامیکە. ئەم ڕێکخراوە دەتوانێت بە تایبەتی لە هەموو نەهامەتیەکان یا لە بۆنە مەراسیمەکاندا بەدەم هەندێک خێزانی تایبەتەوە بن، بە تایبەتی منداڵانی بێباوک یاخۆت ئافرەتانێک کە بە تەنها خێزانێکیان بەسەرشانەوەیەوە دەبێت ژێوی ژیانیان پەیدا بکەن. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە هەموو شار و شارچەکانی هەرێمی کوردستان دەتوانێت بەپێی ئەو خێر و چاکەی کە لە ڕێگەی خێرخوازانەوە دەگاتە دەستی هاوکاریان بێت کە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێ وەروەها دیاران شەوانی قەدری ڕەمەزانی ئەم ساڵش دەست پێ دەکات. بۆیە دەبێ بزانین گەورەی شەوی قەدر یا گەورەی شەوانی قەدر چۆنە و چەندە. لەسەر ئەم بابەتەش میوانێکی تایبەتمان دەبێت لە هەولێرەوە کە گفتوگۆی زیاتر دەکەین بۆی کە چی بکەین بۆی کە شەوانی قەدرمان لە دەست دەرنەچێت و بتوانین ئەو خێر و پاداشتە گەورەی کە لەم شەوانەیە هەیە ئێمە بەدەستی بهێنین. وەکەمیشە دیارە تەوەرێکی دروستکردنی شیرین و خواردنیشمان هەیە کە ئەمڕۆژ خاتونزار شیرینێکی تایبەتی بۆ ئامادە کردوین کە پێشکەشتان دەکەین. جگە لەمان هەندێک زانیاری و راپۆرتی تایبەتمان ئامادە کردووە کە پێشکەشی بینەرانی عزیزی دەکەین. بەڵێ بەڕێزان وەک هەمیشە بەرگەی یەکەممان کەشوهەوایە، با بزانین کەشوهەوای شار و شارچکەکانی هەرێمی کوردستان چۆنە.
دەچینە لای بڕگەی یادەوەری با بزانین گرنگترین ڕوودا و مێژوەکان کە لە ڕابردوودا ڕوویاندا و لە بەرواری ئەمڕۆدا گرنگترینیان چین بۆ ئێمە پێکەوە بینەری دەبین. سیانزەی پێنجی ساڵی 1936 کۆچی دوایی زانا و علامەی هەڵکەوتوی کورد مامۆستا شێخ عومەری شێخ ئەمینی قەرەداغی ناسراو بە ئیبن قەرەداغی. مامۆستا شێخ عومەر یەکێک بووە لە زانە بەرجەستە و کاریگەر و لێزانەکانی کورد لە ئاستی جیهانی ئیسلامیدا پێی سەرسان بوون. دەیاندانرا و کتێبی گرنگی لە بواری جیاجیەکانی زانستی ئیسلامیدا نووسیون. سیانزەی پێنجی ساڵی 1970 ڕاپەڕین و خۆپیشاندانی خەڵکی هەڵەبجە و شارەزور و هەورامان دژی ستەمکاری ڕژێمی بەعس و ڕاگواستنی بەشێک لە گوندە نزیکەکانی هەڵەبجە لە کاردانەوە و تۆڵەیەوە خۆپیشاندانەدا دەستگاکانی بەعس چەندین هاوڵاتیان لە گەڕێکی کانی عاشقان شەهید کردو. بۆ ئەو مەبەستە زانایانی مسلمانی هەڵەبجە بوونە پێشەنگ و پێشڕەوی ئەو خۆپیشاندانانە و جەماوەریان بەرەو کۆماری ئیسلامی ئێران کۆچ پێ کرد و لەوێش بووە هۆی دامەزراندنی بزوتنەوەی ئیسلامی و فتوای جیهاد دژی ئەو ڕژێمەدرا بە سەرکردایەتی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز. سیانزەی پێنجی ساڵی 1999 کۆچی دوایی زانا و قازی و موفتی گەورەی جیهانی ئیسلامی شێخ عەبدولعەزیز بن باس لە شاری مەکەی پیرۆز و لە تەمەنی 89 ساڵیدا. شێخ بن باز ڕۆژی 21 یانزەی ساڵی 1910 لە شاری ڕیاضی پایتەختی سعودیە لەدایک بووە. لە ساڵی 1992 تا ساتی وەفاتی موفتی گەورەی سعودیە بووە و فتواکانیشی لە جیهانی ئیسلامیدا بایەخ و پێگەی بەرزیان هەبووە. بەدەر لە فتواکانی سەدان کتێبی تری ئیسلامی و فکری نووسیوە. بەڵە بەڕێزان وەکو هاوکارم جەلال لە پێشەکەیەکە باسی کرد تەوەری یەکەممان باس دەکەین لەبارەی کار و چالاکیەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە بە درێژایی مێژووی کارکردنیان دەستێکی باڵایان هەبووە هەم لە ڕووی هۆشیاری تاک و خێزان لە مەجالەکەی خۆیاندا هەم لە ڕووی هاوکاری و کاری مرۆییەوە ئێمەمانوێ ئەمڕۆ لەگەڵ میوانەکەمان فۆکەس بکەینە سەرە و کارانەی ئەم ڕێکخراوە کە بە درێژایی کارکردنیان زۆر لە مەجالەیە قوڵ بوونەتەوە. لەگەڵ زۆر بەڕێز دڵسۆز عەزیز لێپرساوی لەقی سێمانی خوشکانی ئیسلامی میوانمانە. زۆر سپاس بۆ بەڕێزتان. بەخێر بێن. ئەمانوێت باز لەوە بکەین دڵسۆز خان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کاری ڕێکخراوەیی ئەکا وەکو هەر کارێکی تری ڕێکخراوی ئۆرگانی لە پاڵەمەیە قورس نییە کاری تری ئینسانی خێزانی لە ئەستۆش بگرن. بنای خوای گەورەی میهرەبان خوای گەورە تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزان لە هەموو لای قبوڵ کات بە تایبەتی ئەم دوو شەوە دەشەوەی کات دێتە پێشەوە کە عیبادەتەکان چەند قەت لای خوای گەورە قبوڵە بە تایبەتی شەوە قەدرەکانی تێکەوێت کە پێویستەمە بە تایبەتی تاکەکان هەموو ئاگادار بین کە ئەم شەوانە کاتەکانی بەزیادە نەدەین کە ئەم شەوانە بە فیڕۆ نەدەین. ئێمە بۆ سەبار بە پرسیارەکەی جەنابەت کە ئێمە کاری ڕێکخراوەیی جەنابتان هەمووان ئاشکران بەکاری ڕێکخراوی بە تایبەتی ئێستا لە هەرێمی کوردستانە کاری ڕێکخراوی زیاتر بەرچاوڕوونی هەیە و خەڵک زیاتر ئەیزانێت و ئاشنایە پێی. ئێمە ڕێکخراوێک کە خزمەت بە ئافرەتانەکەین کە ئامانجمان خزمەتکردنی ئافرەتانە. یەکەم دومیش خێزان کە گرنگ ئێمە ڕۆڵێکی تایبەتی و گرنگی تایبەت بین بە خێزان کە بینین لەناو کۆمەڵگای ئێمەدا کە خێزانەکان ئەبینی پەرتەوازیەک یاخود لاوازیەک ڕووی تێ کردووە هۆکارەکەش یەگرێتەوە بۆ ئەو پاڵە پۆستە یاخود ئەو فشارە گەورەی کە لە ڕۆی تۆڕە کۆمەڵاتەکان و کاریگەری خۆی کردوێتە ناو ماڵەکانەوە کە لە ناو تۆڕە کۆمەڵاتەکاندا خێزان بۆ هەموو تاکەکانی ناو خێزان تۆڕە کۆمەڵاتەکان جێگای گرتوێتەوە کەنج بەداخۆ ئیهمالێکی زۆر گەورەیەکە لە خانوادەکانە ڕوویداوە بۆی دایکانەوە بە یا باوکانەوە بێ کە گرنگە کۆمەڵگا بەرچاوڕوشن بێت بۆ ئەوی بتوانێت تاکەکان ناو خێزان زیاتر وشیار بکات و ئاگاداریان بکات بۆی ڕۆڵی خۆیان و کاریگەری خۆیان ببینن. دیارە مە ڕێکخراوێکی ئافرەتان کە خزمەت بە ئافرەتان زیاتر ئەکەین بە هەموو چین و توێژەکان ئەکەین. ئێمە خۆمان زیاتر
زیاتر ئافرەت ڕێکخراوێکین کە تایبەتین بە ئافرەتان بەڵام لەگەڵ ئەوەشە توانیمانە لەگەڵ ئەوەشە خزمەت بە هەموو چین و توێژەکانی تر بکەین چی لە بواری ئابوووریەوە چی لە بواری خزمەتکردنەوە چی لە بواری پێگەیاندنەوە چی لە بواری ڕۆشنبیرکردنی ئافرەتانەوە کە من پێم وایە هەموو زانانیش پیان وایە کە تا ئافرەت ڕۆشنبیر بێ کۆمەلگا ڕۆشنبیرترە بێ تا ئافرەت زیاتر شارەزا بێ زانست خواز بێت شارەزای هەبێ بەدای بەرامبەر زانستە شەرعیەکان ئەتوانین کۆمەلگایەکی باش و چاک پەروەردەکە خێزانێکی باشی پەروەردە بێ ئێمە پێمان وایە کە زانست گرنگە بۆ ئافرەتان و ڕۆشنبیری ئافرەتان زیاتر گەشاکات لەگەڵ ئەوە شاکێمە ئەم کارانە ئەەکەین هەساین بەنجامدانی کاری خۆبەخشی و کاری خێرخوازی کێمە کوڕەخراکی خۆمان کە سپاس بۆ خۆی گەورە لە ساڵەکانی 2010 کە بەشێکی تایبەتمان دروستکرا بە بەشی منداڵی بێباوک لەگەڵەوەشا بەشێکمان هەبوو کە خزمەتتان بە مناڵی کەم دەرامەتەکە بەداخ کە بواری دارایی کۆمەلگاوای لێ کەمتر توانیمان لەو بوارە کار بکەین زیاتر گرنگمان بە منداڵە بێباوکەکان داچکم لە وڵاتی ئێمەدا بواری دارایی بەڕاستی بەو شوێنی بە تایبەتی چینی وەسەد کە زیاتر حەزی بەکاری خێر و خێرخوازی و زیاتر هاوکاری ڕێککارە ڕخەوەکانە لەبەری بواری دارایی کزە یعنی زیاتر توانیمانە لەو بەشە کار زیاتر بکەین کە چینی منداڵانی بێباوک و کەم دەرامەت بەگشتی و نەخۆشەکان ئێمە کە سپاس بەخوا لە 2010 کە بەشێکی تایبەتمانێ بەشی سۆمای چاوان لەگەڵەوەشە کە بەشەمان هەیە بەشی کاری خێرخوازی کێمە لە مانگی ڕەمەزانە لە کاتی بۆنەکاندا لە هەموو بۆنە تایبەتانی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئێمە کاری خۆبەخشیمانتیا بە ئەنجام گەیاندووە لە کاری خێرخوازی بۆ نمونەمە کە ئاوارەیەکی زۆر ڕووی کردە وڵاتەکەمان ئاوارەکانی دەرەوەی سووریا ئێمە کوڕەخراوێک هەم لە ڕووی ڕۆشنبیریەوە کە خۆڵی تایبەتمان کردوێتە بۆ ڕێکخراوە بۆ کەمبەکان کە بەشداریمان کرۆ لە چالاکیەکاندا هاوکاریمان کردن لەگەڵ ئەوشا کەمپینمان هەبوو بۆ کۆکردنی هاوکاری بۆ ئەو ئاوارانە لەگەڵ ئەوشا دوای ئەوەی کە ئاوارەکانی سووریا ئاوارەیمان هەبوو کە ئاوارەکانی خانەقین و کەرکوو بوو لەو کاتشا کەمپینی تایبەتیمان ڕاگەیان جلو بەرگ و پۆشاک و خۆراک و خواردنمە و پارەمان کۆ کردە و بە هاوکاری خێرخوازان توانیمان بگەینە کەلار و خانەقین و هەموو ئەو شوێنانی کە ئاوارێکی زۆری تێدا بوو لەگەڵەوەشا لە کاتی بێ زستانە کە نەوتیان لە ڕێی خێرخوازانە هاو نەوتمان دابین کردووە خۆراکمان دابین کردووە جگە لەوەشی کە ئەو منداڵە بێباوکانی کێمە لە ڕێی خێرخوازانەوە توانیمانە هاوکاری مادی و خۆراکی چی لە بۆنەکاندا و چی لە کاتەکانی تریشە تەنان چەندەها منداڵی بێباوکێک کافل کەفالەت کراون لەلایەن خێرخوازانی شاری سلێمانیەوە کێمە وەکو خۆمان کێمە گەل باسی لە خەکی خۆمان بکەین بەلایانی کەمە لە کاتی کەرەنتینۆ تاوەکو ئێستا کە مانگی ڕەمەزانە بە هاوکاری خێرخوازان کەم بەڕاستی چاکە و باشی خێرخوازانە کە ئەو متمانە گەوریان بێمە بەخشیوە توانیمانە 1000 ماڵ بەسەرکەینەوە کەمە فەزڵی خوای گەورەیە لەگەڵا کەمە کۆمەڵێ دەستێک ئافرەتین بێبێ یعنی کە لەلایەن خێرخوازەکانی ترۆ بڵین هاوکاریە پیاوێکمان لەگەڵا بێ بەڵام وەکو کۆمەڵێک دەستێک ئافرەت لە چەند لیژنێکمان دروستکرا سپاس بە خوای گەورە توانیمانە 1000 ماڵ بەسەر بکەین بە خۆراکیانە بە خۆراکیان بۆ بە جلوبەرگیان بە پارەش بووە تا مناڵە بێباوکەکان بە خۆراکیش و پارەش و جلوبەرگی بەسەر کراونەوە ئەمە لەلایەن ڕێی خێرخوازانە بووە لە گومانی ئەوەی کە ئێمە خۆمان قەناعەتمان وەکو بۆچوونی خۆمان لە ڕووی زانستی شەرعیەوە کە بەخشین فەڵی زۆرە بۆ ئینسانەکان کە تۆ بەخشی تا زیاتر بەخشی تا زیاتر هاوکاری خەڵک بکەی خۆی گەورە کارەکانت بۆ زیاتر باش و چاکە یەکی لە فەزڵەکانی بەخشین ئەوەیە کە هەمومانی زانی لەبێ خۆمان قەناعەتمان بە تەواوەتی الحەمدوللا کوڕەخراوێک کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی قەناعەتێکی تەواومان هەیە بە بەخشین یەکەم پێغەمبەر خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێت لە فەزڵەکانی بەخشین ئەوەیە کە وەدو مەڕزاکمە فەرمی وەدو مەڕزاکم بالسەدەقە یعنی چارەسەری نەخۆشەکانتان بکەن بە سەدەقە کەمە فەزڵێکی گەورەیە ئەگەر ئێمە خۆمان نەتوانین ئەو بڕە پارەی پەیداکەین خۆ ئەتوانین لە ڕێی خێرخوازان تووشی ئەو خێرە گەورەیان بکەین کە ئەو خێری ئەوان ئەیگەێنە دەست ئێمە ئەهەنگەینە دەستی کەسانێکی مستحق لە ساسە خۆمان هەمومان ئەزانین کە ئێستا لە ناو هەرێمی کوردستانە لەوانەیە خەڵکمانە بێت داوا ئەکات بەڵام وەکو پێوی ئەو کەسێک نییە کە زۆر محتاجە پێویستی پێێتی بەڵام کەس نییە دەستی بگرێت ئێستایمە حالیان ئێستا کە من هاتم بۆ ئێرانی چەندە کەسمانەیە خەڵکی فەقیرن کرێچین کەسنی هاوکاریان بکات لە ڕووشی ناداوەکە لاان لە ڕێی خێرخوازێک چەند ماڵێکمان دابین کرۆ کە ماڵی بڕی 100,000 ئەدات هێت بۆی بتوانێت هاوکاری بکە بۆ ئەم ڕەمەزانە هیچ نەبێ یعنی بڕێک لە کرێخانەکەی بدا لەگەرەوە کە قەناعەتمانەیە سەدەقە بەڕاستی ئەبێت هۆکارێکە بۆ ڕازیبوونی پەروەردگار لە ڕازەبی خوای گەورە و قینی خوای گەورە بە دوورمانەکە کە خۆمان قەناعەتمان وایە لە دەوربەرەکانی خۆشمان قەناعەت پێکەین کە بەڕاستی ئەبێ بزانن ئەم پەیامە گەورەی کە تۆ بە سەدەقە بە ئەنجامێگەێنی ئەو فەزڵێکی خوای گەورەت بەسەرا ئەبارێ خاڵێکی تر کە لە سەدەقایە بەڕاستی بێت هۆکاری چی هۆکاری کردنەوەی دەرگاکانی بەهەشت لێت کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثەکە فەرمێت دەرگاکێ لە بەهەشتا کە دەرگای سەدەقەی پێڵن کە تۆ ئینسانەکان تا سەدەقە بکەیت حتمەن بەڕاستی من پێمان وایە موسڵمان
یعنی لاری بۆ مسلمان ئەگەم هەموو دەرگای بەهشێ نتوانین تۆ لە دەرگایەکە بچیتە بەهشتی خی گەورە کە تۆ ئەبێ لە دنیا کاری بکەی خاڵێکی تر لاوەیە کە مەلائکەتەکانی خی گەورە دوعای خێرت بۆکەن من قەناعەتمان وایە خۆمان ئەگەر خۆشمان هۆکاری پارەکەمان پێ نەبێ بەڵام کاتێ هۆکارێکین بۆ بەگەیاندنی ئەم خێرانە بەر شەفاعەت و دوعای مەلائکەتەکانی خی گەوراکەوین. خاات و دڵسۆز ئێوە دیارە لە ناو خێزانی کوردیدا و زیاتر ڕەنگە معناتی خێزانێک لای ئافرەتی ئەو خێزانە بێ ئەوەش دیارەوەکو ڕێکخراوێکی ئافرەتان کە کار دەکەن دۆخی خێزانەکانی ئێمە چۆنە بەگشتی بە تایبەتی لە سەرڵدانی قەیرانی لە سەرڵدانی ڤایرۆسی کۆرۆنا ئەسەشمانگی پیرۆزی ڕەمەزان هەم لە ڕووی داراییەوە هەم لە ڕووی دەرونیەوە خێزانەکانی ئێمە معناتیان چۆنەوە چی ئەوگزەرە لەناو خێزانەکانماندا بێگومان ئەو بارە هەماری کە بەڕاستی هەڕووی کردێتە هەموو جیهان کەمە زۆر جار نابێ هەندێ نەخۆشی و مصیبەت کە تووشی بەتاکەکانە بێت ئەمەوە بزانین ئەمە مصیبەتێکی زۆر گەورە توش بووە بێگومان و حکمەتێکی تیا بێگومان حکمەتەکانیشی بەرەبەرە خەریکاسی پێکەن بۆی پاکبوونەوەی ژینگە پاکبوونەوەی طبقەی ئۆزۆن ینی جگە لەوەش کەم حکمەتەشی تیا بۆ کۆبوونەوەی خێزانەکان و چناسینی تاکەکان لەناو خواندا خێزانمانێ ینی ئەو نەنیتوان لەگەڵ کوڕەکەی کچەکەی خۆی ئاشنا بێ ئێستا بۆی دەرکەوتووە یەت دەردەدڵی خۆیە کاڵە کە من هاوسەرەکەم یا منداڵەکانم ئەم کێشێمان ئەم گرفتەمان تا ئێستا پێی نەزانیەوە چکم کۆ نەبوونە تۆ لە دەوریەکتر ئاگان لە یەکتر نەبوو هەرێکان بە ئیشێکی خۆی و مەشغەڵەتێکی تایبەتی خۆی بووە بەڵام ئەم دوو مانگەی کە دانیشتم پێکەوە هەمویان چۆن بڵێ تەبیعەتەکانی یەکتیان باشتر ناسی زیاتر ئاشنا بوون بە یەکتر زیاتر کەم کوڕەکانی یەکتیان شارەزا بوون خێزانیش بە تایبەتی ئافرەت هەتاوکو کەم کوردی خێزانێکی خۆی بزانێ ئەگەر مامۆستایەکی زیرەک و لەیاتوو بێ زیاتر ئەتوانێت بچێتە ناو دڵی تاکەکانی ماڵی خۆی خێزانی خۆی بۆی بتوانانی گفتەکان چارەسەرکە بۆی بتوانێت ئەو هەلانی کە بەسەر چوانی ئەو هەلەی کە نەیتوانێت بیخۆزیێتەوە ئێستا لە کاتای بیخۆزیێتەوە چی ئەوەی کە کاتی کەرەنتینەکە بۆ چی ئێستا کە مانگی ڕەمەزانە بە تایبەتی تاکی کوردی سپاس بۆ خی گەورە هەمووی موسڵمانە حەز بە دیندارێکە حەز بەوا کات منداڵەکەی کەسێکی بە خۆڕۆژ بێت باخلاق بێت سەربەرز بێت سەرکەوتو بێت لە هەموو هەنگاوەکانی ژیانیدا بەڵام کە ئێستا بارن هەماری کە ڕووی کردە بەڕاستی ناو هەرێمی کوردستان بە تایبەتی کەیماڵین بە تایبەت چکم هەرێمی کوردستان لانێ بڵین تاکە شوێن بێ کە ئاوڕووی نەدایە وەکو حکوومەت ناو تاکەکانی هەرێم بۆچی بۆی هاوکارێن کا لە ڕووی داراییەوە هەموو لانێ تاکێکمانە بێ کەسێکمانە بێ لە دەروی هەرێمی کوردستان بێ کە چۆن حکوومەتەکەی هاوکار بووە کاتێک کەرەنتینە بووە بەڵام هاوکاری کردووە بەڵام بەداخەوە لانێ بڵین لە جیهاندا تاکە شوێن بێت کە دەستی تاکەکانی خۆی نەگەر ئاوڕێ نەدایەوە بەهۆی ئەو هاوکارە خێرخوازانی نەبێت کە خێرخوازان دای بە خەڵکی تاکەکە ناو هەرێمی کوردستان بەڕاستی دۆخێکی زۆر ناهەموار بوو لە ڕووی ئابوووریەوە بەڕاستی بارێکی زۆر ناڕەحەت و ناهەموار ڕووی کردوتە ناو تاکەکانی خێزان بە حکومێکە نەمەعاش دراوە نە حکومەتیش ئاورداوەتەوە لەگەڵ ئەو شاک کە نەبوونیەکی زۆر ڕووی کردوتە ئەم وڵاتەی ئێمە ئەو کەسێک کە ڕۆژانە کاسبێکی کردووە بژێ ژیانی پیاکر ئێستا نیەتی کەسیش ئاوڕێ لێ ناداتەوە ئەگەر خێرخوازانی هەرێمی کوردستان نەبووە بەڕاستی بە تایبەتی هەم دەستگانی خۆمان ئەگادارین کەم کۆمپانیانی کە توانیانە ئاوڕێ بدەنەوە توانیان تۆزێ بژێوی لە ماڵەکانە بەڕاستی دروست بکەن بەڵام بەداخۆ نەیتوانێت ئەو بژێوە ناتوانێت کێشە گەورەکەی خێزانە چارەسەر کرێت چییە؟ زۆر باش لەگەڵ ئەو هەموو سەخاوەت و دەستە سەخاوەتی لەلایەن ئێوە بەدی دەکرێت لەگەڵ هەموو پلانەی بە خەمبوونتان بۆ کەسی نەدار و مناڵانی بێباوک و بە تایبەت ئاوردانەوە لەو خێزانانی کە کەسیان نییە ئێوە لە پلانی استراتیژی ڕێکخراوەکەتانە نییە هیچی تر ئەوان چاوەڕێی دەستی خێرۆمەند نەبن پلانێکی استراتیژیتان نییە بۆی ئەمانە بخرێنە سەرکار پرۆژەتان هەبێ بۆیان ئەوان خۆیان پشت بە خۆیان بەستن چاوەڕێی دەستی هاوکاری کەسی تر نەکەن ئەمە خۆی جارێکترە مرۆڤە دروستەکرێتەوە نیەجان ینی مەبەستمەوەیە ئێوە لە پلانتانان نییە مادام ئەم سەخاوەت و باشیەتان هەیە پلانەکەتان گەورەترکەن ببێ بە استراتیژی بەڵام بێگومانێمە لە پلانماندا هەیە کە ئێمە هەلی کار بە تایبەتی بۆ خوشکان ئامە دروست بکرێ هەمە هەلی کار بۆڵە هەمان بۆ پرۆژەی بچوو بووە پرۆژە بچووکەکانمان چی بووە کردنی خوڵی خەیەتی بووە زۆربەی جا بە بێپارەیە بڕێکی کەمان وەرگتووە یا هاوکاریمان کرد لە ڕێی خێرخوازان بە تایبەتی بۆ ماڵە بێباوکەکان مەکینیمان دابین کردو و هەلێکی کارە بۆ خۆی کە هەمانە خوشکمانە بوو کە لە لای خۆمان بووە کە منداڵی بێباوکی هەبووە ئێستا سپاس بۆ خۆی گەورەتوانێتی دوکانێکی تایبەتی خەیاتی خۆی بکاتەوە هەلێکی کارە بۆ خۆی پەیدا بوو ینی تەنانەت ئێستا کە بۆ هاوکاری گەبانی کێنی هەر ئەڵێن وەرە شتێکت بێنێڵەنا مادەم من هەلێکی کارم هەیە پێویست ناکەوە داینم بۆ کەسانی کە هەلی کاریانە هەر پێشەوەی ئەمڕۆ قسەمان لەگەڵ خێرخوازێکا کردووە کە هاوکارمان بێ بۆی هەلێکی کاری گەورە بۆ کۆمەڵی دایکی بێ مناڵی بێباوک
دروست بکرێت بۆی ئەوەندە چاوەڕدەستی خێرخواز نەبێت چون تۆ نازانی خێرخواز ئێمە فەقیرە ینی ئەم بە زۆری خەڵکی ئێمە کەسەمە ئاشخۆرەکانن کەس بەڕاستی ساوەتێکی زۆریانەیە لەگەڵ ماڵە کەم درامەتەکانە هەمیشە هاتووت کەفارەتی منداڵێکی بێباوکی کردووە تۆ ناتوانیت زمانەتی تەواتی تەبێت لەم هەرێمەیە کە ئەم عاشار بەردەوامە وزعەکە چۆنە گۆڕێ بێ لەوەشە لە ڕووی علمی اقتصادەوەڵێ بێت تاکەکان وا پەروەردەکەی کەش بەخۆی بەستێ خۆیان بەرهەمیان هەبێ هەل لە ڕووی دەرونیشەوە تۆ لە ڕوونی دەرونی و ئافرەتێکگە خۆی ئیشکا مەشغوڵ بێ مێشکی بەکاری خۆی مەشغوڵ بێگومان بە لە تاوان بە دوورە بێت بێگومان بە منداڵێکی واد پەرۆداکات بۆ خۆی لەسەر پێ خۆی ڕاوەستێت لەگەڵەوەشا کە لە ڕووی دەرونی بێتاقەتی و خەمۆکی ڕووی تێناکات کە بە ئامە هەچی سێرێک هەمومانەڵین لەم وڵاتی ئەمە خەمۆکیێکی زۆر بڵاوە بێگومان بەکەوایەکسم هەلی کار و مەشغوڵبوونی تاکەکان بەشتی سێر و سەمەرەوەیە نەک بۆی کە بتوانێت لەسەر قاچی خۆی بەسەر خەڵک مەشغوڵ کە بەشتێکی باشەوە ئێمە بێگومان ئیشمان لەسەرەوە کردووە کە هەلی کاردابینکەین بۆ کۆمەڵێ ئافرەتە یاخود ئەگەر مناڵی بێباکشی نەبێت ئافرەتانی کە لە ڕووی دارێت لە ساسە کەم دەرامێت پێویستی بە هەلی کار بێت بۆ خۆی لەسەر قاچی خۆی بۆ سێبژێی ژیانی خۆی دابین کات لەگەڵشا بۆ ئەو بەرانی کە بڵێن لە ڕووی دارایەوە توانیان یاخود ئێمە لە ساسە ئەیان ناسین چون ئێمە سپاس بۆ خی گەورە لە سێقێکی تەواوەتیمان هەیە لەلایەن خێرخوازانەوە ینی ئەمە فەزلێکە کە خی گەورە بە هەموو کەسی نادات چکم هەر شتێکە خی گەورە بە کەسێکی بەخشێ بێگومامە فەزلێکە خی گەورە بۆ کەسەی بەخشیەوە خێری تووشەکە ئێمە هەمیشە وەکو خۆمانتومانە خی گەورە ئێمە تووشی خێری گەورە کرووەکە ئەو خەڵکە خێرخوازانە گومانی باشیان بە ئێمە شتەکانی خوان هێنن بۆ ئێمە ئەم ڕاستمە جێگای دڵخۆشیە خێرخوازیت بلانی کەم و هەموو ماڵێک لە 150 ماڵم بەرێ بەس ناوەکانە بەرەیەکی 100,000 تەیمە بیانەری مناڵی بێباوک ئەمە ئەگەر گومانێکی تەواتی ئەو خێرخوازە نەبن هیداتە دەست زۆر باش پلانتان چی هەیە بۆ جەژن نزیکە بۆ ڕەمەزان چیتان کردووە بۆ جەژنیش چی دەکەن بۆ ڕەمەزان هەموو ئەو ماڵە بێباوکانی کە لای ئێمە بوون 350 ماڵ نزیکەی کە سپاس بەخوای گەل لە ڕێی خێرخوازانەی توانیمانە خۆراک جگە لە خۆراکتە هەموو شتێکەگرێتەوە تۆ برنجە فاسە هەموو شتانی پێداویستی بە شیمانگێک سەبەتی خۆراک بە گۆشتی شاتی مریش پێیا گۆشت بە کە لەرەن خێرخوازان بەدەستمان گەیشتووە بجگەلێکە لە ئابەی منداڵان لەگەڵ ئەو شاپارەمان بۆ هەموو خێرجەژنانە کە لە بلانی کەمەوە بڕی 100,000 کە بۆ هەموو خانوادەکان داگرین کراوە لەلایەن خێرخوازان و بەدەستیان گەیشتووە لە بەنامەشمانە لەم هەفتە ئینشاڵڵا بۆ جلی جەژن بۆ منداڵەکان دابین کرێت کەوانە خێرخوازن کە پارە ئەهێنن بۆ ماڵایە جلی جەژن بۆ منداڵە کڕن بۆمان ئێمەش کە منداڵەکان ئەبین لەگەڵ خۆمانە لەگەڵ خۆمانیان بین بۆ ئەو مارکێت یا خۆ شوێنی کە جلو بەرگەکانی لێکردن بە دڵی خوان خجلەکان هەڵبژێرن و دوای ئەن بێن و بە خانوادەکان ئێندێن و دەست خانوادەکانیان بۆی ئەو منداڵە بە حەزی خۆی شتەکە هەڵگرێت هەسکا کە منداڵە حەزی خۆیە لە شتەکانە ئێمە پلانمان ئەوەی بۆ جەژنی ئینشاڵڵا بۆ ڕەمەزانیش کە مەسپاس بەخوای گەورە بجگەلەوەی کە بۆ 350 ماڵی بێباوک ئەومان کردووە بەلایانی کەمشەوە 300 زیاتر ماڵی هەژار و کەم دەرامەت بەسەر کردووەتەوە بە خۆراک و بە گۆشتیش کە مریشە بکلان خێرخوازەوە دابین کراوە هەر بەشیان و لە کۆمەڵە خێرخواز زۆرمان گرتو هەمان بۆ بۆنە بەخشین هاوکاری کردوین بۆ نزیکی 150 ماڵ زیاتر بۆ نمونە کەوتیتی بیان دەرێ و بانیانکە هەمانە خێرخوازە بۆ خۆی هێنایەتی دەستمان 50 ماڵێکی بۆ هێناین گیاندومانە هەیە هەر خێرخوازە بەشێک خۆراکەکەی جیاوازێک دەیانە زیاتریانە کەمترە ئێمە توانین سپاس بەخوای گەورە 350 ماڵ تا ئێستا بگەین وەکو باسیشم کرێستا چەند ماڵێکمان لایەن خێرخوازێکی ترەکە بانی کردوون بڕی 100,000 دەداتێت بۆ جەژن بۆ پێداویستی ژیان بەڕاستیمە کارێکی زۆر گەورێت تۆ لەم کاتەیە بتوانانی دەستی و خەڵکە بگری کەمە ڕاستە پێداویستی ژیانی مانگەیە بەڵام ئەبێ ئێمە وەکو جەنابتان ئیشارەتان پێدا هەوڵ بدەین بۆ دروستکردنی هەلی کار بۆ ئەم خێزانانە کە ئەمە کار گەورەترین کاری مرۆیی کە ئەمە داوا لە خێرخوازانەکان لەو پرۆژانەی هاوکارمان بۆی بتوانین ئێمە گەورەترین خزمەت بە کۆمەلگا بکەین تۆ چەند ماڵێک لە بەڕاستی لە بارینە هەمواری ڕزگارەکەیت کە لەوانەیە سبێنێ ئەو ماڵێک ئەمڕۆ تۆ ڕزگارەکەیت سبینی ئەیش ماڵێکی ڕزگار بکات ئەمە بێگومان بەلەوەی کە ئێمە چەندە ماڵێک کە ڕزگاری بووە ئێستا هاتووە هاوکاریە ماکە ئێمە مناڵی سۆمای چاوانمانێ بۆ کە مناڵ بێباوک بووە ئێستا کە خوان گەورە بوو ئەوان هاتوونی هاوکاریە ماکە مناڵیان وەرگرتووە کەمە فەزلی خۆی گەورەیە زۆر باشە خات و دڵسۆز هەڵا نەبم لە استراتیژیەتی کاری ئێوە پەروەردەکردنی خێزان و نەوەکانی داهاتووە ئێوە بۆ ئاشنابوون بە دینی ئیسلام بۆ پەروەردەیەکی ڕەسەنی کوردەواری چی ئەکەن بۆ گەنجەکان سپاس بۆ خۆی گەورە من لە پرۆژەکانماندا گەورەترین شت بەلامانوێ ڕاستی یەکەم شت خزمەتە چکم دینی ئیسلام بۆی خزمەت داتووە یەکەم پەیامی خۆی گەورە کاتۆتە خوارە بۆ خزمەتکردنی
مرۆڤایەتیە دوای ئەوە پەروەردە کە گرنگە ئێمە کوکو ڕێکخراوێکی گرنگە گرنگی بە پەروەردە بکەین چکە پەروەردە بنەمای سەرکەوتنی هەموو کارکردارەکانە کاتێ پەرۆدەیەکی باش و دروستە بوو کۆمەڵگایەکی باش دروست پەرۆدا بێ ئێمە لا بەرنامەمانەیە هەم بۆ دایکان هەم بۆ خوشکانش ئێمە ساڵانە هەمان بووە لە هاوینە کە خولی درێژخان بۆ کچانی گەنج ئەکەینەوە کە وەرزیش هەمانە لە وەرزەکانی خێوەتگەمانەیە کە هەموو جار بەلایانی کەمو نزیکی 150 زیاتر کچی گەنج بەشداری کردو بەیانی تاوارە چەند محاضەرێکی خوێندو ئێستاش کە پەیوەندیمان هەیە لەگەڵ کچە گەنجەکانە کەمە جێگای خۆشحاڵی ئێستایان بیرمە زۆربان لە ڕێکخراوە خێرخوازی مرۆڤایەتەکانی کە بەشداری مرۆڤایەتەکانی کە بەشداریان کڕوە کارەکەن خەباتەکەن بە قەناعەتیان بۆ دروست بووە کە کاری ڕێکخراوی ئەبێت هۆی دروستکردنی کۆمەڵێ کەسی باش و چاک ئێمە لە بەرنامەمانە ئینشەڵا دوای جەژن لە دوای امتحانات و تاقیکردنەوەکان تەواو ئینشەڵا ئەگەر وەزە بەم شێوە بەرەو باشی بڕوە خولێکی بکەین و لە هاویندا خولی پەرۆدەی بۆ کچانی گەنج بۆی بتوانین هەم فێری خڕۆشتە جوانەکان و فێری بنەمایەکانی ئیسلامیشان کەین زۆرجار خەڵک تێگەوازیان کێمەڵی ڕێکخراوێکی ئیسلامی بەس ئەڵێن وەرە تۆ مسڵمانە مەرجێ تۆ جارە فێری پەرۆدەکەیەکین دوای خۆی قەناعەتی بێمان ئەبێت ئایا چەندە کەسمانە بۆ کچی گەنج بووە لەگەڵ خولە پەرۆدەکە خولی فێربوونی زمانەکانیشمانە بۆ چکم مرۆڤ تاوەکو لە زمانەکان شارەزابێ وەکوە تاکی کەبێ چەند زمان شارەزابی ئەوەندە تاکی خۆش بێ کاتمان نەما خاتی دڵسۆز زۆر سپاس بۆ بەڕێز دڵسۆز عەزیز لە پرساوی لە قیسێمانی خوشکانی ئیسلامی کوردستان ئەم تۆڕە لەگەڵمان بوویت زۆر سپاس دەستخۆشین بۆ یەوش زۆر سپاس بۆ کاتی پێتان بەخشین بینەرانی عەزیز ناوبڕێک وەردەگرین و لە پاش ناوبڕەکە پێچان دەگەینەوە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام سۆزی دایک بەهێزمان دەکات دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە شیری ئەپتیلۆن لە تەمەنی یەک ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت ئێستا توانە هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی شیری ئەپتیلۆن ڕاستەخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت ئەپتیلۆن باشترین شیری سەردەم نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام بەڵە بەڕێزان هاوکارانمان زانیاریەکی لەسەر شەوی قەدر بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بین دواتر لەسەر گرنگی و بەهای شەوانی قەدر قسە دەکەین فەرموو
بەڵا بنێرانی عزیز دیارە تەوەریە سەمان قسەکردنە لەسەر گەورەی شەوانی قەدر بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەش کە دیارە ئەم شەو یەکەم شەوی قەدری ڕەمەزانی ئەمساڵ دەبێت لە هەولێرەوە میوانێکی تایبەتمان دەبێت کەویش بەڕێز ماوەسا نادرکانی کوردەیە ماوەستاگیان سڵاوی خوا لێبێت تەعاتت قبول بێت ئەگەر لەوێەوە شەوە بپرسم یەکسەر ئایا ئینسانی مسلمان کە بە دیارە بە درێژایی ڕەمانگی ڕەمەزان بە ڕۆژوو دەبێت چۆن سوود لە شەوانی قەدریش دەبێت ببینەوە گەورەی شەوانی قەدر لە چیدایە؟ سەڵاوی خوای گەورە لە جەنابیشتان بێ دەستخۆشی لە ئێوەش بسم الله الرحمن الرحیم الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه طاعت و عیبادەتی بەڕێزیشتان قوڵ بێ ئینشاءالله بە هیوای ئەوە هەمومان لەو مانگەدا بە خۆدا چوونەوەیە گوەرسەرخانێک گۆڕانکاری بەسەر خۆمان دابێنین. بەڵێ دیارە لەم شەوە دەست پێ دەکاوەکو جەنابەت ئاماژەت پێ کرد ئەو شەوانە کە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم کە قودوەیە پێشەنگە بۆ ئێمە زانا بەڕێزەکان دەڵێن سەحابە بۆمان دەجێڕنەوە هاوسەرە بەڕێزەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم دلن إذا دخل العشر الأواخر من رمضان كان صلى الله عليه وسلم إذا دخل العشر الأواخر من رمضان أحيا الليل وأيقظ أهله وجد وشد المئزرة سوار بيامي هبو بيغمبرمان صلى الله عليه وسلم لدشوي كوتا سوار شتي ذكر بيغمبري خواه صلى الله عليه وسلم أما بومان دجرنوا هم خزانكاني هم يا رب الرزكاني دفرمون كاتك هدي كوتاي دهات بیستەکە دەڕۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمسار شتەی دەکرد یەکەمینان ئەحیا اللەیلە شەوەکەی زیندوو دەکردەوە یان لە ڕیوایەتی تردا ئەحیا اللەیلە کولە واتە هەموو شەوەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخەبەر بوو بە ئاگا بوو عیبادەتی دەکرد بەندایەتی بۆ خوا دەکرد و ئەمە یەکەمن دووەم دەفەرمون ئەی قەضا ئەهلە ماڵ و خێزانیشی بە ئاگا دێنا وەجەدە خۆی توند و تۆڵ دەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم وشد المئزرە هەندێک لە زانان دەڵێن کینایەتە لەوە کە پێغەمبەری خواستم تەفەڕوغی کردووە واتە خۆی ئامادە کردووە بۆ عیبادەت بین و خۆی خوا تەنانەت لەگە خێزانەکانیشی یعنی هاوسەرگیری و زود نەبووە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ عیبادەتی کردووە معنای ئەوەش نییە ئەوە کە حرام بێ بەڵام ئەوە ئیشی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم ولە ڕیواەتی لا دەفەرمون كان يجتهد في العشر الأواخر من رمضان ما لا يجتهد في غيره پێغەمبەری ئێمە سەڵسەم ئەو جوهد و ماندووبوونەی کە لە دەی کۆتایی دەکرد لە ڕەمەزانتر لە بیستەکەنەی دەکرد یان دەڵێن کانە صلی الله عليه وسلم كالريح المرسل یعنی پێغەمبەر وەکو بای شەماڵ وا بوو یعنی بایەکەوە با چۆنە و چۆن دەڕوا و سەریعە ئەوها بوو جا لە چی لە بەخشین لە عیبادەت لە ئیتیسال و پەیوەندی لەگەڵ خوای گەورە جەلە جەلالو کەواتە ئێمە دەتوانین لەم دەشەوە زیاتر عیبادەتەکانمان چڕوپڕ بکەین زیاتر بە خەبەر بین زیاتر بە ئاگا بین و ئیتیسال و پەیوەندیمان لەگەڵ خوای گەورە بەهێز بکەین لەبەرەوەی وا دیارە پەیوەندیەکانمان لەگەڵ دنیا لەگەڵ خەڵکی دنیا لەگەڵ ئەوانەی کە زۆر خەڵک ئاوات و ئومێدی بوون بەڵام بەداخەوە کەس نەبوو کە ئومێد و ئاواتەکانی هەموو کەس جێبەجێ بکە تەنانەت یەگەم دەرگایەکە دانەخراوە دەرگای ڕەب العالەمینە بۆی ئەم دەشەوە کە لەم شەوە دەست پێ دەکا شەوی عیبادەتە خواپەرستیە خۆ نزیکردنەوەیە لەبەرەوەی خوای گەورە وای داناوە وەسجود وەقتەریب تۆ چەند سزدە بۆ خوابەری چەند کوڕنوش بۆ خوابەری ئەوەندەش لە خوای گەورە نزیک مۆسا نادر جامە داوا دەکەین لە هەموو مسلمانان لە هەموو برایەک لە زۆر باشە مۆسا نادر ببوورە ینی مسلمان لەم شەوانەدا لەوەیە پرسیاری زۆرێک لە مسلمانان بێت لە کێوە دەستکە بە دانیشتن بۆی کە خۆی یەکلا بکاتەوە کە عیبادەت بکە جۆری عیبادەتەکانی چۆن بێ باشترە لە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا هەر قورئان بخوێنێ یان بەس نوێژ بکە ئەگەر ئەوەشمان بۆ ڕوون بکەیتەوە سواس دەکەین بارەکە الله بەخۆی ئەو ئینسا ئەو مسلمانانە کە هەمومان پێویستە دیارە لەبەرەوەی ئێستا شەو کورتە یعنی وەکو زستان و شەوەکانی زستان نییە کە شەو 10 سعات و 12 و 14 دەبێت ئێستا هەمووی چەند سعاتێکە هەتا تەراویح دەکرێت نوێژ دەکرێت دەورێت دەبێتە نۆ
بەڵام بۆی کە ئەو کەسە مەلەل نەیگرێ بۆی کە ماندوو نەبێ دەتوانێت ئیسراحەتێک چکا بۆ ئەوەی ڕەغبەت و زیاتر بتوانێت عیبادەتەکان بڵێن بە ئیخلاسی بەدڵسۆزی بکە. ئەسڵ وایە لە 11 بە دواوایە لە 12 بتوانێت بچێتە مزگەوت ئەگەر هەتا دوو یعنی دوو نیو لەو کاتانەدا پێغەمبەر ئێمە سەڵسەلەم تەقسیمی کردبوو دابەشی کردبوو وەکو زانان بۆمان دەجێڕنەوە ڕاویەکان دەڵێن پێغەمبەری خواستم دابەشی کاتەکانی کردبوو بەم بەشانە بە بەشێک بە نوێژکردن ئیتیسال و پەیوەندی لەگەڵ خوا کە ئەمە گەورەترین عیبادەتە بەشێک کە بریتی بوو ئی پێغەمبەر سەڵسەلەم لە قورئان خوێندن کە قورئانی دەخوێن و زۆر شەوانیش جوبریل دەهات لە ڕەمەزاندا یعنی جاری وا هەبوو لە ڕەمەزانەکانی تردا یەک جار بەڵام لە ڕەمەزانی وەفاتی 2000 گوێ لە پێغەمبەر دەگوت و قورئانی بۆ دەخوێندەوە صلی الله علیه وسلم کەواتە پێغەمبەری یەکەمەوە بوو کە نوێژکردن بوو قورئان خوێندن بوو دوعا بوو زیکر بوو فکر بوو یعنی پێغەمبەر سەسەم کاتێکی دادەنا بۆ بیرکردنەوە لە عەزەمەتی خوا لەم کەونە لەم بوونەوەرە لەم ژینگەیە لەم مەخلوقاتە لەم دروستکراوی خوایە ئەمجا زیکریش چکە زیکر تەنفع المؤمنین چونکە زیکر ئینسان پێی لە خوا نزیک دەبێتەوە ئەمجا کاتێک کەشی پێغەمبەر سەڵسەلەم ئەو لە ڕۆژەکان زیاتر بە بەخشین و بە سەدەقە و کە دەڵێن وەکو باوا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەکرێت ئێمە ئێستا بەرنامەیەک دابنین هەر کەسێک شەوەکانمان تەقسیم بکەین بۆ ئەم بەشانە بۆ فکرکردنەوە بیرکردنەوە بۆ زیکرکردن بۆ یادی خوا بۆ قورئان خوێندن بۆ نوێژکردن واروها دەکرێت لە مزگەوتەکانیش کە سوئال و جەوابی شەوێ بۆ مامۆستایەکی بەڕێز کە لە خزمەت نوێژخوێنەکاندایە بۆ ئەوەی کەوا هەم عیلمیوان هەم مامۆستایەکەش بتوانێت خەڵکەکە دەوڵەمەند بکە لە عیلمەکەی کە خۆی هێتی دەتوانین ئەمها دابەشی بکەین بەڵام ئەگەر زیاتر لە هەمووی پەیوەندی بەهێزکردن بێ لەگە ڕەب العالەمین یعنی چۆن پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بە سەحابەکەی فەرموو ئەتۆ نوێژێ بکە کە ئەنەها سەلات و مودیع وەکو ئەو نوێژەی کە خواحافیزی دەکەی ئێمە جواب بزانین چێ دەگەینەوە ڕەمەزانێککە ئەم ڕەمەزانە بکەین بە هەل بیکەین بە فرسەت ئەو دە ڕۆژەی کە ماوە کە بەڕاستی اقتیدا بکەین بە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم ئەو چی کردووە ئێمەش وەلەکم في رسول الله أسوة حسنة يعني پێشەنگی جوان هەیە بۆ ئێمە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. زۆر باشە مامۆستا ئایا مانەوە لە شەوانی قەدر و پەرستشەکان ئایا بە تاک بیکەین باشترە یاخۆت بە کۆمەڵ و ئایا لە ماڵیشەوە بیکەین باشترە یاخود لە مزگەوت دیارە ڕەنگە ئەجری مزگەوت زۆرتر بێ بەڵام ئایا لە مزگەوتی شا دەبێ هەمومان بۆ نمونە دانیشین بە دیارە و مەراسیمانەوە کە لە مزگەوتەکەیان دەکرێت و وتارە یاخۆت بە کۆمەڵ نوێژکردنە یاخۆ تاکەیە بە تەنها حەز دەکات ڕەنگە بپارڕێتەوە ڕەنگە بۆ خۆی دوعا بکە نوێژ بکە جیاوازی هەیە لەوەی کە چۆن ئەو شەوە بەڕێ بکەین بەخۆی دەکرێت گوتمان ماڵەوەش کە پێغەمبەرمان دەفەرمێ سەسم لا تجعلوا بيوتكم مقابر ئێوە ماڵەکانتان مەکەن بە گۆڕستان مەیکەن بە قەبرستان لەبەر ئەوەی نوێژی تێدا بکەن بەشێک بۆ نوێژەکانمان سونەتەکان دەتوانین لە ماڵەوە بێ بۆی بەشی ماڵەوەشمان بدەین یان لەگە ماڵەوەشمان عیبادەت بکەین بەڵام لەبەر ئەوەی کە جەنابەت باست کرد مزگەوت ماڵی خوایە زیاتر کە ئینسان هەر نوێژەکەی بە جەماعەتە نوێژەکەی بە کۆمەڵە خەڵکێک دەبینێ لەوێ تەعاروف دەکات تەئالوف دەکات برایەتی دەکات ئەمەش زۆر کارێکی گرینگە بەڕاستی بۆیە دەکرێت ئێمە پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم کاتەکانی وای کردووە زاری واشە بۆ لە ماڵەوە بووە سنەتێکی فرامۆشکراوی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێی دەگوترێت سنەتێکی مەهجور لەم سەردەما ئەویژی ئەعتیکافە واتەمانەوە بە نیەتی عیبادەت لە مزگەوتدا تۆ کە چوێ مزگەوت ئەو برا بەڕێزە ئەو خوشکە لەسەر دەرگای مزگەوت گوتینەوەی تو سنەتە الاعتیکاف نیەتمە من بە نیەتی عیبادەت لە مزگەوت دەمێنمەوە خوا بە ئەوە حیسابی دەکات کە عیبادەتی کردووە لە مزگەوتدا دەتوانین ئێمە ئەوەش زیندوو بکەینەوە ئەو سنەتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکرێت کاتێک لە ماڵیش بکەین دەکرێت لە مزگەوتیش بکەین یعنی تەوزیعی ئەدوارەکان بکەین تەقسیم بکەین بەشەکان هەم ماڵەکانمان مەحروم نەبێ هەم مزگەوتەکانیش شاهدیمان بۆ بدەن هەم لەگە برایانمان لەوێ یەکتر دەبینین کە ئەوەش ئولفەتێکە و خۆشیەکە بۆ هەمومان دەکرێت لە ماڵەوەش بکەین دەکرێت لە مزگەوتەوەش بکەین بەڵام زۆرتری لە مزگەوت بێ باشترە بەو شێوەی کە ئێستا خەڵک دیکە لە ماڵەکانی خوا. زۆر باشە مامۆستا جیاوازی دوعاکردن لە شەوانی قەدر یاخۆ لە ڕۆژانی جیاوازی ڕەمەزاندا تا چەندە فەرقی هەیە ئایا ئیستیجابەی دوعاکانیش جیاوازیان هەیە؟
بەخۆی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم زیاتر ئێمەی هان داوە کە لە ڕەمەزاندا زیاتر دوعا بکەین و للصائم دعوة ما ترد أو لا ترد پێغەمبەرمان دەفەرمێ ئەو کەسەی بە ڕۆژووە دوعایەکی هەیە گیرا دەبێ دەکرێت هەر ڕۆژەی لەو 30 ڕۆژەیان لەو 29 ڕۆژە هەر ڕۆژی داوایەکمان یعنی داواکاریمان ئێمە زۆرە لە خوای گەورە عریزەمان زۆرە بدەین بە بارەگای خوای پەروەردگار جا ئەو کاتانە دەتوانین مەسەلە دوعایەکانمان زیاتر چڕوپڕ بکەین و دەتوانین وەکو جەنابەت ئیشارەتی پێکرد دوعای خاسیشمان هەیە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم دەفەرمێ چۆن فەرمێتی من صام رەمەضانە من قام رەمەضانە ئەوەی شەوانی ڕەمەزان تەراویح بکە ئەوەی ڕۆژەکانی بە ڕۆژ بێ ئەوهاش من قام ليلة القدر غفر له ما تقدم من ذنبي ئەو کەسەی شەوی قەدر زیندوو بکاتەوە قیام بکە شەو نوێژ بکە خوا لە گوناهی پێشتریشی خۆش دەبێت دایکی بەڕێزمان خاتو عایشە پرسیارە لە پێغەمبەری خوا دەکات صلی الله عليه وسلم دەڵێ ئەی پێغەمبەری خوا باشە کە تۆ بینیت وا بزانم کە من لەیلەة القەدرە چ دوعایەک بکەم ئەو دوعایەکەوە زۆر کاریگەری بێ زۆر گیرا بێ زۆر ئەوە بێکەوە سوودمەند بم لێی پێغەمبەری خوا دەفەرمێ ئەتۆ بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني ئەگەر بە جەماعەت بووین فاعف عنا تۆ بڵێ خوایە ئەتۆ عەفووی واتەیەکی لە ناوەکانت العەفووە لێبوردەی و عەفو لێبوردەیشت خۆش دەوێ خوا لێم خۆش بە ئەم دوعایە گەورەترین مەخلوقی سەرزەوی کە پێغەمبەرە صلی الله عليه وسلم بۆ خۆشەویستترین کەسی کە خاتو عایشەی دایکمانە فێری کردووە بۆیە ئەمە هادیە و دیارەیەکی پێغەمبەری خوایە بۆ خۆشەویستی خۆی لەویشەوە بۆ ئێمە خوا لێ ڕازی بێ ئەو ڕیوایەتێ بێ ئێمە گەیاندووە و ئەم ثەروەت و ئەم ثەمەرات و بەروبوومێ بێ ئێمە گەیاندووە دەکرێت بەڵێ ئێمە دوعای تایبەتیمانەوەی بە تایبەتی کە دوو بەشی شەو دەڕوا بەشێک دەمێنێ خوای گەورە دێتە ئاسمانی دنیا کەیفیەت بە خۆی دەزانێ خوای گەورە دەفەرمێ چێ هەیە دوعایەک سوالێکی هەیە بە جوابی بدەبەوە چێ دوعایەکی چێ داوایەکی چێ لێ خۆشبوونی دەوێ لەو کاتەیدا دوعا گیرا دەبێ ئێمەش ئەو کاتە بکەین بە پێغەمبەرمان دەفەرمێ ئینە لله نەفەحات هەندێک نەسیمی هەیە خوای گەورە فتعرضوا لها خۆتانی بدەنە بەر خۆتانی بدەنە بەر ئەو نەسیمە ئیلاهیە بۆی کەوا دوعایەکانتان گیرا بێ بە ئیزنی خوای گەورە بەڵێ مۆسا نادر هۆکار چییە خوای گەورە پێناسەی شەوی قەدری بەو شێوە کردووە لەیلەة القەدری خەیر من ئەلف شەهر هۆکار چییە کە خێری 1000 مانگی هەیە بەخۆی لەیلەة القەدر چەند معنایە کراوە هەندێک دەڵێن لەیلەة القەدر معنا شەوی ڕێزگیرا و خۆی ئێمە ئێستا کە ڕێزی ڕەمەزان دەگرین بە ڕۆژ دەبین دەبێت بزانین شهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن ئەم مانگە ئیزافەکەی بۆ قورئانە خۆ گەورەی ڕەمەزان لەبەرەوەی کە قورئانی تێدەدا بەزیوە نەک لەبەر ڕۆژۆکە چکار ڕاستە ڕۆژۆکەش گەورەی و ئەرکانێکە ڕوکنێکە لە ئەرکانی ئیسلام بەڵام لەبەر ئەوەیە کەوا قورئانی تێدادا بەزێ جایان لەیلەة القەدر مەبەستەوە ڕێزگیراوە بە قورئان یان مەبەست ئەوەیە لەیلەة القەدر یعنی تەقدیری ئەرزاق و ئاجال و هەموو شتەکان دەکرێت یەکیان لە سوورەتی الدخان إنا أنزلناه في ليلة مباركة شوي مبارك هندك توانا نصف شعبان نا شوي قدره إنا أنزلناه في ليلة القدر لبرسيه وايا دەبێ ئێمە بزانین ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک کاتی هەیە هەندێک شوێنی هەیە بۆ نمونە هەندێک جێگا هەیە کە لە هەندێک جێگا گەورەترن مەسجد الحرام لە مزگەوتەکانی کە گەورەترە لە هەموو بیقاعی ئەرز گەورەترە لەبەرەوەی نوێژێک لەوێ بە 100,000 نوێژە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە 1000 مەسجد الأقصى خوای گەورە ڕزگاری کات لە دەست ناپاکەکان لەوێش بە 500 چۆن ئێمە لەش کاتەکاندا شوێنی پیرۆزمان هەیە لە کاتەکانیش کاتی ئیستیجابەمان هەیە شەوی قەدرمان هەیە شەو ڕۆژی جومعەمان هەیە مانجی ڕەمەزانمان هەیە جومعە بۆ جومعەیە عومرە بۆ عومرەیە جا بۆیە خوای گەورە دەمان ناسێ دەبینین الصلوات إلى الصلوات پێغەمبەر داینەوە نوێژێک تا نوێژێک والجمعة إلى الجمعة جمعة تا جمعەیەکە ورمضان إلى رمضان رمضانەکە مكفرات لما بينهن ئەمە دەبێت تەستڕینەوەی گوناهەکان بەڵام مەرجێک إذا اجتنبت الكبائر خۆ لە گوناهە گەورەکان بپارێزێ جار ئێمە ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆ ئەو فەضیل لەگەکردن چۆن پێغەمبەرەکەمان گەورەیە چۆن سەید المرسەلینە چۆن خاتەم النەبیینە ئومەتەکەشی خەیرە ئومەیە دەبینین ئەسباب نزولی ئەمە ئاەتە هەندێک دەڵێن
پێغەمبەری خواستم باسی پیاوێکی کردووە لە بەنو ئیسرائیل کە 1000 مانگ غەزای کردووە ئومەتی پێغەمبەر سەحابەی کراوتیان یا رەسوڵ الله ئەینە نەحن من هذا ئێمە لەکوێ ئەو لەکوێ ئێمە خۆ تەمەنمان ئەوەندێ لەبەرەوە عمری ئومەتی پێغەمبەر أعمار أمتي ما بين 60 إلى 70 پێغەمبەری خوا دەفەرمێت تەمەنی ئومەتی من 6 تا 70 ساڵە کەم وایە تەجاوز بکە ئەگەر کەسێک 100 ساڵ بێت دەڵێن ها فڵان کەس 100 ساڵ ژیا یان عمری ئەوەندەیە تەمەنی ئەوەندەیە بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی ئەوەی کرد خوای گەورە جوبریل دەنێرە و ئەم سوورەتەدا دەبەزێنێ و دەفەرمێ ئەی محەممەد صلی الله على محەممەد هەر کەسێ لە ئومەتی تۆ ئەو شەوە عیبادەت بکە خواپەرستی بکە زیندوی بکاتەوە عهد و پەیمانی خۆی نوێ بکاتەوە لەگەڵ خوا وەلاو بەڕای خۆی چاک بکاتەوە ئیتیسال و پەیوەندی لەگەڵ خوا بەهێز بکاو لەگەڵ مەخلوقاتی خوا خێری ئەو مجاهیدەی هەیە کە ئەو 1000 مانگە غەزای کردووە ئەمە بۆ ئومەتی پێغەمبەرە کە پێی دەگوترێ العمل القليل والأجر الكثير واتە کردەوەی کەم پاداشتی زۆر کە خوای گەورە لەگە ئومەتی پێغەمبەری کردووە صلى الله عليه وسلم. زۆر باشە مامۆستا ئایا جیاواز لەو عیبادەت و پەرستشانەی کە ئینسان لە لێوان خۆی و خوای گەورەی ئەنجامیان دەدات لەم دەڕۆژەی کۆتاییە لە شەوانی کۆتاییە ئایا خێر و چاکەی دیکە کە بکرێ هاوکاریکردنی هاوڵاتیانی خەڵکی فەقیر و هەژار ئایا ئەمەش جیاوازی هەیە لە ڕووی پاداشتەکانیەوە؟ بەڵێ بەخۆی بەڵێ دەبینین کە هەموو چاکەکان پێیان دەگوترێ مضاعف یعنی دوو چەندانە بۆ نمونەگەی ئینسانێک مسلمانێک سونەتێ بکات لەو ڕەمەزانە بە فەرزێک بۆی حیسابە یعنی سونەت بە فەرزێ حیسابە ئەگە یەک فەرز جێبەجێ بکە بە 7 فەرز حیسابە لە ثەوابدا لە پاداشدا بۆ نمونە بۆ خەڵکی ئێمە زیاتر لە ڕەمەزانان زەکات دەدا لەبەرەوەی خێرەکەی زیاتر بێ لەبەرەوەی دوو چەندانە بێ لەبەرەوەی مضاعف بێ جا ئەو ئیطعام فی یوم ذی مسغبە دەتوانین لەم ڕۆژە کە خەڵکێک بەهۆی ئەوەی کە عەدالەت ناکرێ و کە نەعەدالەتی هەیە و دادپەروەری لە دەسەڵاتدارانی ئێمە نییە کە خەڵکێکی زۆر لە وڵاتی ئێمە برسیە بێمەعاشە بێموچەیە بێوەزعە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو شتەکان إن الله فرض على الأغنياء ما يكفي الفقراء تؤخذ من أغنيائهم وترد على فقرائهم وەردەگیرێ لە دەوڵەمەندەکان لە هەبووەکان بەسەر هەژارەکاندا بۆیە خوای گەورە فەرزی کردووە لەسەر دەوڵەمەندەکان ئەوەی بەشی هەژارەکان دەکا بۆیە ئێمە سەرفترەمانەیە کە خۆی زەکات الفیتر ئێمە لە کوردەواری دەڵێن سەرفترە پێغەمبەری خوا کە باسی دەکات دەفەرمێت دوو شتە طهرة للصائم وطعمة للمساكين یعنی پاکردنەوەی ئەو کەسەیە لە ڕۆژوو نقصانیەک ناتەوە هەیەکێیە ئەوی تریان طعام و خواردەمەنیەکە بۆ هەژارەکان بۆیە دەکرێت ئێمە مادەم کردەوەکان دوو چەندان بە تایبەتی بۆ پێغەمبەرکانە کە ڕێحی المرسل وەکو بای سەری عوابوو خوان لە نوێژنا لە خێرکردن لە بەخشین لە گەڕان لە ماڵە هەژارەکان لە ساکەکردن پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم بۆیە من لێرەوە ڕووی خۆم لەو پەیامە بەڕێزەی ئێوەوە بۆ دەوڵەمەند بەڕێزەکان خوا پێداوەکان چۆن ئەلحەمدولیلا کەم تەرخەمیتان نەکردووە جێی دەستخۆشین کە زۆر کەلێنتان پڕ کردوێتەوە لەم چەند ڕۆژەش چۆن بە خۆتان بەخۆشی ئێمە هەموو ماڵ و منداڵمان با تەجهیزی خەڵکیش بکەین هەژارەکان بە لیباس بە پۆشاک بە بەرگ بە خواردن بە مەوادی غیزایی بە دڵخۆشکردنیان بە تایبەتی ئەوانەی عولەما دەڵێن مانجی ڕەمەزان شەهر المواساتە یعنی مانجی دڵدانەوەیە دڵنەواییە بۆیە مادەم پێغەمبەرمان سەریع بووە صلی الله علیه وسلم خێرا بووە پەلەی کردو ئێمەش ئەوها دەکرێ بەڵێ کردەوەکان هەمووی دوو چەندانە دەبن و مضاعف دەبن و زیاتر دەبن و هەر چاکەیەک بە هەفتامان بۆ حیسابە بە ئیزنی خوای پەروەردگار ئینشاءالله مامۆستا ئایا باس لە ئەعتیکاف کرد لەکەیەوە دەبێت دەست پێ بکەی و یاخود ئەگەر یەکێک بەدوا کەوت بێ یاخود چەند ڕۆژێک پێی بکرێت ئایا بە ئەعتیکافی تەواو بۆ حساب بکرێت ئەگەر بکرێت زیاتر قسە لەسەر ئەعتیکاف بکرێت بەڵێ ئیعتیکاف بەخۆی گوتمان ئەو سونەتێک کە بەداخەوە فرامۆش کراوە پێغەمبەری ئێمە زاری وا هەیە سێ شەو سێ ڕۆژ پێغەمبەری ئیعتیکافی کرد زاری وا عولەما دەفەرمون زیاتر ئەگە بۆ دەستنوێژێک یان خواردێک هات پێێتە دەرێ ئەگەر نا پێغەمبەری ئیعتیکافی کردووە و تەنانەت قسەی لەگە کەسیش نەکردووە و هەر خەریکی بین و خۆی خوای بووە لەبەر ئەم پێویستیمانە بە ئیعتیکاف ئەم ئیتیصالە ئەم پەیوەندیە دەکرێت ئێمە ئیعتیکاف ئەگەر چوونە مزگەوت لەسەر دەرگا لە ناو دڵی خۆمان نیەتی ئیعتیکافەمان هێنا خوای گەورە بۆمان حساب دەکات هەندێک لە زان دەڵێگە یەک سەعاتیش بمێنیەوە ئێستا مەسەلە دەچین بۆ تەراوێح بە نیەتی ئیعتیکاف بچوو
ليلة القدر دەمێنێەوە بەنێتی اعتکاف و هەم اقتدا و جێبەجێکردن و زیندوکردنەوەی سنەتی پێغەمبەر ساسم هەم ثەواب و پاداشتێکی زۆرە بەڵێ دەکرێت ئێستاش کات ماوە بۆیە پێغەمبەر ئێمە زیاتر لەو دە ڕۆژەی دەیکرد اعتکاف هەندێک لە زانانیش دەڵێن ساڵی وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵکو پێغەمبەر لە دەیەوە بەڵکو 20 ڕۆژان 10 ڕۆژان هەر لە اعتکاف دەیەکەی کەش بۆ عیبادەت و بۆ زیندوکردنەوە دەکرێت ئێمە ئەم سونەتە زیندوو بکەینەوە من ئەحیا سنەتی پێغەمبەری خوا دەفەرمێ فقد أحبني ئەوەی سنەتی من زیندوو بکاتەوە بەڕاستی منی خۆش دەوێ ومن أحبني كان معي في الجنة ئەوەی منیشی خۆش بێ دەبێتە هاوڵ و ڕەفیقی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەکرێت کات ماوە سنەتەکە جێبەجێ بکەین زیندوو بکەینەوە و اقتدا و اتباعیش بە رسول الله بکەین صلى الله عليه وسلم. زۆر باشە مامۆستا شەوانی قەدر بەشێکی لە مسلمانان وا دەزانن کە دەبێت بەس خەریکی عیبادەت بن ینی لە ناوبڕ ئەتوانرێت دابنرێت بۆ نمونە نانێک بخوات بۆ نمونە میوەیەک بخوات ئاساییە ئەگەر شتێکی وا بکرێت بەڵێ زۆر جێگای خۆیەتی کە لەبەرەوەی مەلەل نەیانگرێ پێغەمبەر ئێمە صلی الله علیه وسلم زۆر جاران کە داوای ئامۆژگاری زۆریان لە پێغەمبەر دەکرد ساسم پێغەمبەر بە کورتی ئامۆژگاری دەکرد دەیان فەرموو لەبەرچی دەی فەرموو مەخافەتە سەمە نەوەکو ئێوە مەلەلی و دڵگرانی بتانگرێ بۆی پێغەمبەر ئێمە صلی الله علیه وسلم وعز و ئامۆژگاریەکانیشی کورد بووە و نوێژەکانیشی هەروە بە پێغەمبەر ئەگەر بۆ خەڵکی کردبێ ئەگەر نا بۆ خۆی ئەوە وەکو دەفەرمێت چەند درێژی کردوێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە دەکرێت وەکو جەنابەت فەرمووی بۆی کە وزەیەک بە لاشەی خۆی بدا تاقی پێ بدا دەتوانێت ئەمە میوەیەکە ئەمە مۆزێکە ئەمە شەربەتێکە ئەمە مەسەلا شتێکە بخوا جێگای خۆیەتی بەڵام هەتا بکرێشتی سەوائیل و شلەمەنی نەبێ بۆی مزگەوت بپارێزرێ بە پاک و خاوێنی ڕابگیرێ ئەوە شتێکی چاکە بەڵێ نا لەبەر ئەوەی کەوا ئێمە دەتوانین تەقسیمەکان گوتمان بکەین کاتێکیش بۆ ئەوە بێ کە ئەتۆ شتێک بخۆی کاتێک بۆ ئەوە بێ کە گوتمان ئەگەرها ئێستا زۆر لە زۆر مزگەوتەکان مسابقە و پێشبڕچێ دەکەن ئەوەش خۆ بکرێ شتێکی باشە بۆ ئەوەی هەم معلوماتیش یعنی زیادە معلومات پەیدا دەبێ هەم خەڵکەکەش مەلەل نایگرێ هەم تەشویقێک و یعنی زیاتر ڕەغبەتیان دەبێ زیاتر وا دەکرێت هان بدرێن دەکرێت بەڵێ هیچ مانع نییە کە شتێکیش بخوا بەس خواردنێکی وا بێ وەکو هەندێک لە زانان گوتیوانە لەیلەة القەدر هەیە و لەیلەة القیدر هەیە لەیلەة القیدر ئەوەیە کە توێر خەریکی خواردن میخوانە خواسە قیدر یعنی مەنجەڵ لەیلەة القەدریش ئەوەیە کە خەریکی عیبادەت بین بەڵام دەکرێت ئێمە خوای گەورە لا یکەلیف الله نەفسا إلا وسعها إلا ما آتاها ئەوە لە ئیسلامدا تەکلیفی ما لا یوطاق نییە خواکە کابرا ناتوانێت هەموو شەوەکە دانیشێ مهمە سعاتێک دانیشێ مهم ئەوەیە مەحروم نەبێ پێغەمبەری خوا فەرمی من حرمها فقد حرم الخير كله خوانە خواستە کەسێ مەحروم بێ بێبەش بێ لە هەموو خێرێک بێبەش دەبێ دەکرێت کاتێکیش بەڵێ شتێک بخوا بۆی وزەیەک بەلەشی بدا هێزێک بۆ خۆی پەیدا بکات زیاتر تەقویەی هەبێ لەسەر عیبادەت و شەو نوێژ و عیبادەتەکان زۆر باشە ماوەسا نادر بەشێک لە ئافرەتان زۆرێکە و پرسیاریان لا دروست دەبێت کە کاتێک دەکەونە حاڵەتی شەرعی خۆیانەوە ئایا دروستە هەمان ئەجریان بۆ دەنووسرێت دابنیشن شەوەکە زیندوو بکەنەوە؟ بەڵێ دەتوانن خوشکە بەڕێزەکان لەو کاتێک کە لە نەخۆشیدان ئەوان دەتوانن بێنە مزگەوتەکان ماڵەکانی خوا کە وەخت خۆی عولەما دەیان فەرموون لەبەر پیس بوون بەڵام ئێستا الحەمدوللا ئافرەتان لایەنە سەقافی و ڕۆشنبیریەکان زۆر بووە کۆمەڵی وەسائلی ساکەی کە بەکاری دێن و دەتوانن بە پاکوخاوێنی بێن بەس نوێژ دەکەن یان بەس دەست لە قورئانیش دەدەن هەندێک لە زانان دەڵێن ئەگە بۆ تعلیم بێ قورئان کەسێ فێری بکەن ئەو فێری کەسێکی بکات بەس دەست لە مصحەفەکە داویش دەتوانێت لە دوعاکان بەشدار بێ ئەو خوشکە بەڕێزانە لە زیکرەکان بەشدار بێ و لە فکر و بیرکردنەوەکان بەشدار بێ لە هەموو شتەکان بەشدار بێ بەس ئەوەی کە نایکا نوێژەکەیە کە نایکا قورئان خوێندن و دەست لە قورئاندانەکەی لە ناو مصحەفەکە هەموو شتێکی بۆ دروستە لەبەر ئەوەی زۆر کەسی ئێستا بەداخەوە
یعنی پەیامیش وە بەڵاو دەکەنەوە کە بە ئافرەتەکان لە ماڵێ بن ڕاستە پێغەمبەری خوا فەرمی لا تەمنعوا ئیماء الله مەساجد الله ئافرەتەکان لە ماڵەکانی خوا مەنع مەکەن بەڵام وەبیوتهن خەیر لەهن ماڵەکانشیان باشترن ئیمامی عومەر خێزانەکەی دیارە شەوێک دەویست بۆ مزگەوت بۆ عیبادەت بۆ تەراویح فەرمی نابێ بچی گوتی ناتوانین منعم بکەیت تو لەبەر چی لەبەرەوەی پێغەمبەر منعی نەکردووم ئەتۆش ناتوانی پێغەمبەر منعی نەکردوین ئافرەتەکان چوونە خزمەت پێغەمبەر گوتیان غەلەبەنە ڕیجال پیاوەکان بەسەرێ مەزاڵ بوون اجعل لنا يوما ڕۆژێکمان بۆ دابنێ فجعل لهن يوما فوعظهن وبالغ في الوعظ پێغەمبەر ڕۆژێکی بۆ دانان کاندێدن ڕۆژانی دووشەم بووە و زۆر ئامۆژگاری دوور درێژی دەکردن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە ئافرەتمان لە بازار هەیە لە فەرمانگاکان هەیە لە دانیشگا هەیە لە جامیعا هەیە لە جادەکان لە هەمووش باشە بۆ لە مزگەوت نەبێ ئەوەی کلەی منع دەکرێت تا زیاتر مزگەوتە بۆی دەتوانن بەشداری بکەن مشارەکە بکەن لەو عیبادەتە لە زیندوکردنەوە ئەو شەوانە بەڵام ئەو سەرشتەی کە گوتمان ئەوانەیان بۆ ناکرێت زۆر باشە ماوەستا دوایین پرسیار دیارە پیاوان زۆر جار کە لە ماڵ دەچنە دەرەوە دەچنە مزگەوت و دێنەوە وا دەزاننی دی تەواو دەبێت شەوی قەدریان بۆ نووسی بێ دەگەر چی قبول بوون یان نەبوون لە لای خوای پەروەردگار خۆیەتی بەڵام ئێمە چۆن چێژ لە مانەوەکە وەرگین چۆن چێژ لە پەرستشەکان وەرگین یاخود تەنها ئەوە حسابە بڵێن کاکە شەویک یا ئەم دەشەوە توانیومە دوو دەوری قورئان بکەمەوە دووجار ختم بکەم سێجار ختم بکەم ئایا چۆن بزانین یا چۆن چێژ لە مانەوەکەی شەوانی قەدر وەربگرین بارەکە الله بەخۆی پرسیارێکی زۆر جوان بوو دەبێت ئێمە خوا نەخواستە مەغرور نەبین یعنی لە خۆمان ڕازی نەبین بڵین لەبەر ئەوەی کە ئیتر چەند شوێک دانیشتون و تەواو باڵی خۆمان لە کەراسەکەمان بێنێ دەرێ ئێمە بووین بە متتەقی و بووین بە ئاهلی باش نا زۆر جاران کابرا لە شەو لە مزگەوت دانیشتۆ دەچێتەوە لە ماڵی دیکاتە هەرا یعنی خواردنەکەی بۆ ئامادە نەکرابێ ممکنەوە کۆی کا لە ماڵی ئەو خەڵکە کۆیلی ئەوی بێ بەندەی ئەو بێ نا بەخۆی ئێمە دەبێت بزانین نیشانی قبول ینی نیشانەی وەرگرتن چییە ئایا دڵمان خۆشە بۆ عیبادەتە ئایا ئەمە بەداخەوە زۆر زار بۆ گوتم ئێمە وەلاو بەڕای خۆمان نییەکەینەوە زۆر زار لە لەیلەتول قەدر دادەنیشین لە مزگەوتی مسلمانە ئیش بە ئیسلام دەکا کاتە دەرێ ئەڵمانیە کاتە دەرێ بە قانونێک ڕازێ کە غەیری خوایە تەشریعێک کە دانراوە ئیخوانی پێی ڕازیە ستەمکارێک هەیە کە زوڵم دەکا و پێی ڕازیە تەئیدی دەکات دەعمی دەکات لەگەڵی دەبێ نا دەبێ ئەتۆ مخی عیبادەت یعنی ئێمە بزانین یعنی بۆ لەیلەتول قەدر دەکە چی ئەمری پێکردوی خوا چی ئەمری کردوی پێغەمبەر صلی الله عليه وسلم باشە فەنیعمە وەبیها ئەو خوایە جەل جەلال ئەو پێغەمبەر ئەمری پێکردووی کە تۆ لەگەڵ ستەم کرێکراو بی لەگەڵ ستەم کار نەبی خەڵکی مسلمانت خۆش بێ ئەهلی ئیماندارت خۆش بێ ڕاست بی ڕاستگۆ بی صادق بی ئەمانە هەمووی دەبێ ئێمە بەڕاستی ئیمامی ئەحمەد جوانی فەرموو ئەگە بزانم خوای گەورە یەک عەمەلی لێ قبول کردووم لێم خۆش دەبێت کەواتە ئێمە مسلمان بين الخوف والرجاء ئێمە يرجون رحمته ويخافون عذابه داوای عذاب رحمەتی خوا دەکەین بەڵام لە عذابی خوش دەترسین دەبێ ئێمە ترسمان هەبێت داوا بکەین لێمان وەرگیرێ داوا بکەین قبول بکەین لا تمنوا علي إسلامكم منەت مەکە کە تۆ مسلمانی بل الله يمن عليكم أن هداكم للإيمان خوا منەت بەسەر ئێمە دەکا کە هیدایەتی ئێمە داوە بۆ ئیسلام بۆیە دەبێ بەڕاستی بەوردی بە سڕوپڕی بۆ کاتێکمان بۆ بیرکردنەوە ئەگەر لە پێش ڕەمەزان ئێمە شتێکمان کردووە لەگەڵ دینمان نەگونجاوە لەگەڵ شەریعەت کاکەوازی لێبێنە ئەگەر ئیشێکتە بەخوا نەخواستە ڕێک نەبووە لەگەڵ میزان و تەرازوو شەریعەت کۆ ناکاتەوە بەلاینێ تووڕیدا فڕێدا وازی لێبێنە ئەمانە زۆر گرنگە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نادر کانی کوردەیی مامۆستای ئاینی لە سوودەکانمان لە شاری هەولێرەوە لەم تەوەرەیە لەگەڵمان بووین خوای گەورە پاداشتی بەخێر باتەوە زۆر سپاس بەڵە بەڕێزان هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر کچێک کە کاری ڕێکخراوەی کردووە لە وڵاتی کینیا بەڵام لەلایەن ڕێکخراوێکی چەکداریەوە دەڕفێنرێت دواتر بە پارە ئازاد دەکرێت لە وڵاتی ئیتالیاوە پێکەوە راپۆرتەکە دەبینین بە هیچی تر زانیارەکان ئاشکرا نەکەین فەرموو کچێکی تەمەن 25 ساڵی ئیتالی پاش 18 مانگ لە ڕفاندنی لەلایەن گروپێکی چەکدارەوە لە وڵاتی کینیا مسلمانبوونی خۆی ڕاگەیاند و ئەوەش مەسیحیەکانی ئیتالیای تووشی شۆک کردووە. سیلڤیا ڕۆمانۆ تەمەنی 25 ساڵە
لە پرۆژەیەکی پەروەردەیی تایبەتی منداڵان لە ڕێکخراوێک بە ناوی ئەفریقا میلیلی لە ناوچەی شاکامای باشووری خۆرەڵاتی کینیا کاری کردووە و هەر لەوێژ لەلایەن گروپێکی چەکداریەوە دەڕفێنرێت. سیلیڤیا ڕۆمانۆ بۆ ماوەی 18 مانگ بێسەر و شوێن بوو، بەڵام دوای دۆزینەوە و ئازادکردنی سیلڤیا زۆر گۆڕابوو. سیلڤیای 25 ساڵ کاتێک ئازاد کرا و گەڕایەوە فڕۆکەخانەی ڕۆمای پایتەختی ئیتالیا هەمووانی تووشی شۆک کرد، چونکە بە باڵاپۆشی و پۆشاکی ئیسلامیەوە گەڕایەوە ئیتالیا و لە فڕۆکەخانەی شیامپیۆن لە ڕۆمای پایتەخت لەلایەن سەرۆکوەزیران و وەزیری دەرەوەی ئەو وڵاتە و کەسوکاریەوە پێشوازی لێکراو، وەک ڕێزێک و بەخێراتنەوەیەک زەنگ لە سەرجەم کەنیسەکان لێدرا، بەڵام سیلیڤیا موسڵمان بوونی خۆی ڕاگەیاند بوو. سیلیڤیا دوای گەڕانەوەی بۆ ماڵەوە بە کەسوکارەکەی ڕاگەیاندووە. ئەو لە کاتی دەست بەسەرکردنیدا موسڵمان بووە و ناوی خۆی گۆڕیوە بۆ ئایشە کە ناوی یەکێکە لە هاوسەرانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. هەواڵی موسڵمان بوونی سیلیڤیای مەسیحی میدیا جیهانیەکانی تەنی و بەشێک لە مەسیحیە توندڕەوەکانی ئیتالیاش دژایەتی خۆیان بۆ ڕزگارکردنی ئەو کچە موسڵمانە نەشاردەوە. باوکی سیلیڤیا لە تویتێکدا بڵاوی کردەوە جێگەی داخ و بێزاریە حکوومەتی ئیتالیا پارەیەکی زۆری خەرج کردووە بۆ هێنانی ئیسلام بۆ وڵاتەکەی کە مەبەستلەی گێڕانەوە و ئازادکردنی کچەکەی بووە. سیلیڤیا دەڵێت هیچ فشارێکی لەسەر نەبووە، کار و کردەوەی ئەو گروپە چەکداری ڕفاندویانەوای لێ کردووە مسلمان بێت و خۆی داوای قورئانی کردووە و دوای ئەوەی زانیاری وەرگرتووە لەسەر ئیسلام و قورئان و بینینی ڕەوشتێکی جوانی ئەو گەنجانە لەگەڵیدا وای لێ کردووە کە مسلمان بێت. لەبارەی گروپەکەەوە ڕۆمانۆ دەڵێت ئەوان زۆر بەڕێز و مرۆڤ دۆستانە مامەڵەیان لەگەڵدا کردووە، هیچ ئازارێک و ناخۆشیەکی لەو ماوەیەدا لەگەڵ ئەو گروپە بەدی نەکردووە، بەڵام ناچار کراوە هاوسەرگیری بکات و لە ماوەی هاوسەرگیریەکەیدا هیچ ئازارێک نەدراوە. ڕفاندنی خەڵکانی بیانی لە کینیا بەردەوامە و لە ماوەی ڕابردوودا چەند پزیشک و کارمەندێکی تەندروستی بیانی لە وڵاتە ڕفێندراون کە مەبەستی خزمەتکردنی هاوڵاتیانی وڵاتە ڕوویان لەو ناوچەیە کردووە، بەڵام گروپە چەکدارەکان لە پێناو دەستخستنی بڕەپارەیەک لە وڵاتەکانیان دەیان ڕفێن و پاشان پێ ئەوەی هیچ ئازار و شکنجەیەکیان بدەن ئازادیان دەکەن. میدیاکانی ئیتالیا بڵاویان کردەوە هەریەکە لە تورکیا و سۆماڵ هاوکار بوون بۆ ئازادکردنی ئەو سیلیڤیا ڕۆمانۆی کە پاش ئازادبوونی خۆی بە ئایشە دەناسێنێت. بینەرانی عزیز دەچینە لای تەوەرێکی دیکەی بەرنامەکەمان کە دروستکردنی شیرینی و خواردنە. ئەمڕۆ خاتونزار دیارە جۆرێک لە ئامادەکردنی زەڵاتەی بۆ هەمادەکردوین، با پێکەوە بینەری بین. فەرموو. بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵم لە میێوار هاتمە خزمەتان بۆ پێشکەشتنی جۆرێکی تر لە خواردن، ئەوش ئامادەکردنی زەڵاتەی چەوەندەرە. خۆشەویستان، چەوەندەر سوودێکی زۆری هەیە، منش پێم خۆش بوو. زەڵاتەکەی ئامادەکەم ڕەنگە بەتام نەبێ، خۆش نەبێ خواردنی، بەڵام دەبێت لە بەرخاتری سوودەکانی لە پشت گوێی نەخەین. چەوەندەرێکێک لە سوودەکانەوە پەستانی خوێن بڵێن ڕێک دەکا، ڕێخستنی پەستانی خوێنە و یارمەتی ئەوەدا کە دوور بیت لە کەم خوێنی لە بەرەوەی هێمۆگلۆبینیە و زۆر باشە بۆ مێشک. ئەمەش یعنی نەک بەجارێک و بە دووجار ئەگەر بێت و ئێمە بیکەین بە ئەوەی کە لە ژەمەکاندا بەکاری بهێنین. سوودێکی زۆر هەیە، من تەنها بە خاتری سوودەکەی حەزم لێتی هەنێشت ئامادە بکەم. پێکهاتەی زەڵاتەی ئەمڕۆمان بریتیە لە من سێوم هەیە و دیارنێ لە کامێرەوە سێوم هەیە، چەوەندەرم هەیە، لیمۆیەکمێ ئەوش تەنها ئاوەکەمێ و پەنیری سوێری زەڵاتەمەوێ. ئەمە تەواوی پێکاتەکەی شتێکی زۆر سادە و ئاسان، زۆر بە ئاسانی دەست ئەەکەوێ، بەڵام سوودگەلێکی زۆری هەیە. هیوادارم بتوانین لە خوانەکانمانە ئەم جۆرە خواردنانە پشتگوێ نەخۆین، تەنها بە خاتری حەز و تام
خواردن نەخۆین بە خاترەوەی سووری تەندروستیشی هەبێ بۆ جەستە خواردنەکان ئامادە بکەین لە خۆشەویستان لەگەڵ ما بن لە چەوەندەرەکەەوە دەست پێ یەکەم چەوەندەرەکە ڕقە هەندێک چقۆیکی بچووکتر دێنم هەندێک پاکی ئەەکەین ئەمە باش ینی ئەوە نییە بڵێ بیکوڵێنم ینی تۆزێک نەرم بێیان شتانە ئەتوانی بە کەرتی تەنک بیبڕێ ئەنی سیر ئەەکەین داوایش تاڵە دەرمانش تاڵە ئەمە هەر قسێکی کوردەواریە بەڵام بۆ زۆربەی دەردەکان بەکاری ئەهێنی کەواتە ئێمەش با بێبەش نەبین لە سوودی ئەم خواردنانە ینی تۆی خانم کە ئامادەی ئەەکەی مەڵێ مناڵەکەم نای خۆیان شتێ ئەمە حەقت بۆ مناڵ نییە بەڵام ئەتوانیت تۆ بڵێن وەک ئەوەی لێ بکەیت کە وەک کەلتورێکی لێبێ لەو خانەوادەیە کە ئەم خواردنانە باوکو دایک لەوان گەورەتر خواردوێتی تەمەەن باقی بێ ئەوانیش لەگەڵ گەورە بوون و تێپەڕبوونی تەمەنە ئیسفادەی لێ بکەنەوە تۆ خۆت کاتێک ئەم زەڵاتەیە ئامادە ئەەکەی خۆش نییە تامەکەی بۆ مناڵەکەت زەڵاتی میوە ئامادە بکە ئاوا بە کەرتی باریک باریک ئەیبڕین من بە خاتری بەرنامەکە تەنها ڕێژەیەکی کەم ئامادە ئەەکەم کەرتی باریک باریک بێ بڕە باتەنک بێ ئەمە ئەتوانی ئاوا لە ئێوارانێکی زوو ئامادەی بکەی لەبەرەوەی تۆزێک لەگەڵ ئەو شتانی کە کەتی ئەکرێت نەرم بێ بە تایبەتی لەگەڵ ئاوی لیمۆکە بەڵێ بەڕێزان من هەرێک دانن چاوەندەر بەکاردێنم بڕۆی زۆر کاتی بەرنامەکەش نەڕۆ هەر نوعێکی سێ و حەزلێت بەکاری بێنە سەڵاتە هەم کاتێکی کەمیشی پێ ئەچێ جوش ئامادە ئەبێ تۆزێک ئێمە بەرنامەیە ئاوا هەندێک لیزامات هەیە نە زۆر ئاسان هەندێک لیمۆکە ئاوا بەدەست هەندێک نەرم بێ من نامەوێت زیاترش بێ ئاوی یەک لیمۆ کافێ بۆ من
پێشتر لێمەکەم شۆردۆتەوە باشترەیان دۆنی خۆت لە پێش ئاوەکەی بگری. پەنیری سوێرکراوم هەیە، پەنیری زەڵاتە، هەر پەنیری سوێرکراو ینی هەندێک هەیە حەزلەتی بۆ نانچای بەیانیش بەکاری دێنێ. لە بەرۆی پەنیری سوێرکراوم هەیە خوێ بەکار ناهێنم، تۆزێک خۆمان بە دوور بگرین ئەم ماوەیە لە چەوری و خواردنی سوێر خاترەوەی بەجستێکی تەندروستەوە ئەم مانگە پیرۆزە بەڕێ بکەین. دووبارە سوپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار کە منەتباری کردین بەوەی کە هەمدیس ڕەمەزان بەسەرمانە هات. سۆرن ئەوانەی کە ساڵانی ڕابردوو چاوەڕوانی مانگی پیرۆزی ڕەمەزانیان کردووە، بەڵام ئێستا گەیشتوون بە شوێنی حەقی خۆیان. جا زۆر گرنگەکە یعنی دقە و سانیە و سعاتی ئەم مانگە پیرۆزە نێڵین بەزایە بڕوات، بەردەوام بین لە بەخشین بێ جگە لەوانی کە عیبادەتەکان بینی خۆت و خودایە. شتێکی کێشەی لە ڕەمەزانە کە بەخشندەی و بەخشینە. هیوادارم کاتێک کە سەرسفرەکانی خۆمان ڕازاون بیری دراوسێکەمانمان هەبێ، بیری خزمەکەمان هەبێ، بیری ماڵە هەژارەکەمان هەبێ. ینی هیچ کاتێک ماڵ بە بەخشین کەم ناکە، تەئکید بندەوە ئەو شتێک کە لێی ئەنی جاری وا هەیە زیادە پێت ناخورێ، با بیر لەوە بکەینەوە بیدین بۆ کەسەی کە نییە، کە نیەتی لێ بنێ، کە نیەتی ئامادەی بکە و پێشکەشی خێزان و خانەوادەی بکە. هەموو شتەکان لەم دنیا تاقیکردنەوەی خۆشەویستان بەسەرماناتی ئەپەڕن. خۆی پەروەردگار لەم تاقیکردنەوەی دنیاشدا سەرکەوتومان بکە ئینشاءالله. هەرێک لە ئێمە هەر کردەوەیەکمان هەبێ تەنها نیەتە، نیەتەکانیش تەنها بینی خۆت و خۆی پەروەردگارە. خۆی گەورە نیەتەکانمان ساغ و سەلیم کە تەنها بە خاتری خۆی بێ. ئەگین خۆی گەورە نوێژ و عیبادەت و ڕۆژووی ئێمەی بۆ چییە؟ تەنها تاقیکردنەوەی. بەڵە خۆشەویستان با زیاتر کاتان نەگرم، نەچمە بواری داوە. ئێستا زەڵاتەکەم ئامادەیە. هەندێک پێکهاتەی زۆر زۆر سادە و ئاسان لە هەموو ماڵێکە ئینشاءالله ئەبێ. پشتیوان بەخۆ بەرەکەتی ڕەمەزان ئینشاءالله سفرە و خوانی هیچ کەسێک بەتاڵ نابێ، هیچ ماڵێک پێویستیان بە هیچ نابێ ئینشاءالله. خۆی پەروەردگار زیاتر دەستی خێرخوازان کراوە بکە ئینشاءالله. بەڵە خۆشەویستان زۆر بەلام و گرنگە خوانێک دروستکەم لە هەموو ماڵەکە هەبێ. زۆر زۆر ئەوم بەلاوە گرنگە هەموو کەسێک بتوانێت پێشکەشی بکە. خۆشەویستان بەم شێوازەیە زەڵاتەکە من یعنی تو حەز لە چی کە کرد ئەتوانی بۆی زیادکەی، بەڵام من ینی خواستە هەر خێزانە و لە شتێک و بە شتێکی کاری گۆڕە. من خواستمان لەسەر ئەوەیە بەم شێوازە پێشکەشیکەم، بەم شێوازە ئامادەی بکەم. ناڵم زۆر خۆشە، بەڵام حەقەت سوودی زۆر زۆرە. ئێمە با خواردن بە خاتری سوودەکەی بخۆین، بە خاتری یعنی با جارجار خاتری خۆشمان بگرین، با بە خاتری حەزی خۆشمان بێ، بەڵام ئاگادار بین کە هەندێک خۆراک هەیە بەها خۆراکی زۆر زۆر گرنگی تایە ئینشاءالله لە ژەمەکانە لە بیری نەکەین. بەڵێ خۆشەویستان من هەر ئیکەمەنا ئەم قاپە لە بەردەستم حازرە. سەڵاتەیەکی ڕەنگ پەمەیی جوانی کچانەمان بۆ دەرچووە. هەمووی ئەو ڕەنگە هیچ چەوەندەرەکەیە. تو ئەگەر کات هەیە قەت تۆ لە ماڵەوەی کاتە زیاتر بەس من بە خاتری بەرنامە بوو زووتر پەلەم کرد لە ئامادەکردنی، ئەتوانی کەمێک چەوەندەرەکان ورتر بکەی ینی، بەڵام
کە نەڵێن ئەی کوڵێنین ئیمجاکە پێشکەشی ئەەکەین. بەڵێ خۆشەویستان بەم شێوازە زەڵاتەکەمان زۆر بە ئاسانی کۆتایی هات. خی گەورە بەرەکەتی خۆی بڕژێنە بەسەر هەموو خانەوادە و خێزانێک بەختەوەر و خۆشبەخت بن، هەمیشە لە دەوری یەک بن و سفرەی هەر هەمووی ڕازاوە بێ، پڕ لە خوان و خواردنی خۆش بێ ئینشاءالله، دڵەکانیش ساو و سەلیم بن. خۆشەویستان بەم شێوازە زەڵاتەکە ئامادە بووە. تاڵقێکی تر ڕێز و خۆشەویستیم قبول بفەرمونون. بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم، خواتان لەگەڵ ماڵتاناوە. زۆر سپاس بۆ خاتونزار وەک هەمیشە خواردنی تەندروست و باشمان لەم بڕگەیە بۆ دروست دەکات. بەڵە بەڕێزان دەچینە لای چەند دیمەنێک کە پەیامنێرمان وشار محەممەد بۆی ئامادە کردوین لە ناوچەی گەشتیاری بێ سانسور پێکەوە بینەری دەبین. فەرموو. يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هر کس عاشقته دلی مشکینه دلی مشکینه رسول الله الله یا رسول. بەڵێ بینەرانی عزیز، دیارە دەرفەتی بەرنامەکەمان بە کۆتاگەیشت بەرگەوابەتەکانمان پێشکەشکردن بۆ وای کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرین. خواتان لەگەڵ. تاعات و ڕۆژ و عیبادەتی هەموو لایەکتان قبوڵ بێ. بەخوای گەورەتان ئەسپێرین. کاتێکی خۆش. سواز جەلال.